لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵمەم ئێوارێژ بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم لە لێدوانێکی نوێدا یەک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە کوتلەی سایرون ڕایگەیان کە ئەوەی سەرۆک کۆماری عراق دکتۆر بەرە محمەد ساڵح کردوێتی هیچ پێشێلکردنی دەستور نەبووە. ئەمە لە کاتێکدایە کە ئەو کات دکتۆر بەرهەم نامەیەکی نووسیوە دیایدا ئاماژەی بۆدا ئەگەر بگاتەوە و کاتەی کە دەست لە کار پێشێتەوە ئەو وەکو سەرۆک کۆمار ئامادەیە دەست لە کار پێشێتەوە. کوتلەی سایرون ڕەفزی ئەوەی کردو کە ئاماژان بۆدا دەبێت سەرۆک کۆمار لە شوێنی خۆیدا بمێنێتەوە. لەگەڵ ئەمانەشدا دوای زیاتر لە 3 مانگ دوای زیاتر لە 500 کوژرا و 22,000 بریندار تا ئێستاش بارودۆخی سیاسی عراق جێگیر نەبووە. خۆپیشاندەران لە عێراقدا بە هەموو شتێک دەڵێن نا جگە لە یاسای هەڵبژاردن نەبێ هەر کەسێک ڕادەسپێردن یاخود ناوی دێتە ناو میدیاکانەوە بۆی کە سەرۆک وەزیرانی دوای عادل عەبدولمەهدی بگرێتە دەست خۆپیشاندەران دەڵێن ناو ڕەتی دەکەنەوە بەڵام لە یاسای هەڵبژاردنە ئەمانە جۆرێک لە بێدەنگیان پێوە دیارە. لە گەرما و گەرمی میوارەدا لەگەڵ دوو چاودێری سیاسی گفتوگۆ دەکەین لەسەر پێشاتنوێیەکانی بارودۆخی سیاسی لە عێراقدا. بەڕێز عەتا عەبدوڵڵا لە ستودیۆ لەگەڵمدایە، هەروەها بەڕێز ئارام عەبدوڵڵاش لە ستودیۆکانی هەولێر لەگەڵمدایە. بەخێر بێن بۆ گەرما و گەرم. بەڕێز عەتا لای جەنابتەوە دەست پێ دەکەم. لەگەڵ ئەو هەموو گفتوگۆیی کە یاسای هەڵبژاردن بە دوای خۆی داهێنا و حیزبەکان لەسەر ئاستی حیزبی بچووک و گەورە کوتلەی بچووک و گەورە لە ناو ئەنجومەنی نوێنەرانە زۆرترین گفتوگۆی لەسەر دەکرێت، بەڵام خۆپیشاندەران بە یاسای هەڵبژاردنیان تا ئێستا بەڕەسمی نەوتوە نا. چ خوێندنەوەیەکت بۆ ئەم تێڕوانینەی خۆپیشاندەران هەیە؟ ئایا هەربا بابەتێکی ڕاگوزەرە؟ بەڵێ زۆر سپاس کاگوسف، ئێوارتان باش، سڵاو لە بینەرانمان لە تەلەڤیزۆنی گەلی کوردستان. بە دڵنیاییەوە ئێمە عێراق بەداخەوە ماوەی چەند مانگێکە و لە چەند ساڵانی ڕابردوش بە بارودۆخێکی زۆر ناهەموار و پڕچێشەدا گوزەری کردووە و عێراق ئەکرێ بڵین خێری لە خۆی نەبینیوە لە سەردەمی کۆمەڵێک لەو بەڕێزانی لە مەهدی و جەعفەری و عەبادی و عەلاوی و مالکی و هەموو ئەو بەڕێزانی کە پێشتر لە کابینە وەزارەکانی حکوومەتی عێراقیان بەکارهێنا و دروست کردووە. گەلی عێراق جگە لە بەدبەختی هیچ خۆشبەختێکی بۆ نەهاتووە. ئەوەی کە چەند مانگی ڕابردوو خۆپیشاندەران و بۆتە جۆرێک لە ڕەئی شەقامی عراقی و عەرەبی لە بەغدا و لە شارەکانی تر ئەی بینین بێسەروبەرەیەک هەبووە بەڕاستی لە بە خۆپیشاندەرانەوەوە هەموو ئەو کاندیدانی کە پێشتر تەرحکراون لەلایەنەوە ڕەت کراوەتەوانێ و ئەم جاریان ئەخیردانیان کە ئەسعەد ئەیدانی بوو پارێزگاری بەسرە ببورن مڕەشاح بووە بەربژێر کرا لەلایەن کوتلەی بنیاتەوە لەلایەن سەرۆک کۆمارەوانە ڕەت کرایەوانێ و ڕەتکردنەوەکەشی لە پێناو ئەوە بوو کە ڕەئی شەقامی لەگەڵ نەبێ ئێمە شەقام بە مەرجعی گەورە ئەزان و لە جمعەی ڕابردوودا لە ڕێگەی عەبدولمەهدی کەربەلاییەوە نوێنەری سیستانی ئەوش لە وتاری جمعەدا هەمان ئەو شتەی دووپات کردەوە کە شەقام و کۆمەڵگا مەرجعی گەورەی ئەم گەلن. کەواتە بەپێی مادەی 76 دەستوری عراق سەرۆک کۆماری عراق لە ماوەی 15 ڕۆژدا ئەبێت بربژێرێک یان کتلەی گەورەی نیابی لە پەرلەمان ئەوەی کە زۆرترین کورسی پەرلەمانی هەیە ڕاست پێرێەوە داوای لێ بکات کە بربژێری خۆی دیاری بکە بۆی بداتە پەرلەمان، بەڵام بەپێی هەمان مادەی 67 لە دەستوری عراق سەرۆک کۆمار نابێ هەنگاوێک بنێ کە جۆرێک لە ئاشتەوایی کۆمەلگا تێک بدات. بۆیە سەرۆک کۆمار ئەم جارە بەپێی مادەی 67 هەنگاوی ناوە ئەوەی نەکرد کە کەسێک دیاری بکات و دڵخوازی گەلی عراق و بە تایبەتی شەقامی هەژاوی عراق نەبێ و ئەم هەنگاوە لەلایەن کۆمەڵێک لە ئەحزابەوە لەلایەن کۆمەڵێک لە کتلەکانەوە پێشوازی لێکرا بە تایبەتی لەلایەن شەقامی عراقیەوە کە ئەمڕۆ خۆپیشاندەران جۆرێک لە نمایندەیی ئەکەن ستایشی ئەم ڕۆڵەی سەرۆک کۆمار کرا و لەسەر یاسای هەڵبژاردن ئەوەی کە جەنابەت وتت فعلەن خۆپیشاندەران جۆرێک لە بێدەنگیان هەیە و ئەگەر ئەو یاسای هەڵبژاردنە هەموار بکرێتەوانەوە هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق بکرێت ئەمەش بخۆی مدەتێکی پێویستە ئەبێ لە ماوەی 6 ڕۆژدا یعنی بەڕاستی سەرۆک کۆمار ئەمە ئێعلان بکە لە ماوەی 6 ڕۆژدا ئامادەکاری بۆ بکرێت کەواتە هەڵبژاردننی پێشوەختە ڕەنگە ئێمە پێشتیش ڕامان گەیانوە ڕێگە چارەیەکی باش و گونجاو بێ بۆ ئێستای دۆخی عراق، بەڵام دیسانەوە پێویستی بەکات و پێویستی بە ئالیاتی جیاجیا هەیە کە بتوانێت گەلی عراق ئەوەی کە هەیەی کاندیدی نوێتر و بێنێتە پەرلەمانەوە
کاندیدی دڵخوازی خۆی لە پەرلەمانی عێراق و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستنیشان بکە و ببێتە جۆرێک لە فریادڕەسی ئەم دۆخەی عێراق. بەڕێز عەتا یەک لەو بابەتانی کە جێگەی سەرنجان لەو کاتێک کە دەستوری عێراق پەسەند کراوە هەتا ئێستا دەستەواژەی کوتلەی گەورە لەناو ئەنجومەنی نوێنەرانە گرفتی دروست کردووە. بابەتێکی ئێندا ئاسانە بەم پەلەپەلەیە ئەوە یەکلاکرێتەوە. بۆچی لە عێراقدا بۆ زۆربەی پرسەکان ئەچنەوە بۆ دادگای فیدرالی؟ بۆچی بۆ یەکلاکردنەوەی کوتلەی گەورەی ناو پەرلەمانی چۆن دروستەکرێەوە لەسەر چ بناغەیەک بنیاد ئەندرێ بۆچی لە عێراقدا نەگەڕاونەتەوە بۆ ئەم بابەتە؟ خۆ ڕاستە بابەتێکی زۆر گرنگ و جۆهەریە. بەڕاستی کتلەی گەورە ئەو کتلەیە کە خاوەنی زۆرترین کورسی بێت لە پەرلەمانی ترەمە فراکسیۆنە یان هاوپەیمانیەکە، بەڵام بەداخەوە تا ئێستا فعلەن لە پێشا سائیرون خۆی بە کتلەی گەورە دایە قەڵەم و دوو لە بربژێری هەبوو محەممەد شەیع سۆدانی و قسەی سوێل و دواتر کتلەی بینا خۆی بە گەورەترین کوتلە ئیعلان کرد و بینا کرد و وێ ناکرد و ئەویش نوێنەری هەبوو. ئەو نوێنەری ئەویش بەڕاستی لەلایەن شەقامەوە بە تایبەتی لەلایەن نوێنەری خۆپیشاندەرانەوە پێی ڕازی نەبوون و ڕەت کرایەوە بۆیە سەرۆکۆماری ڕەتی کردەوە و بەپێی ئەم دەستەواژەی کە ئێستا هەیە بڵێن کتلەی گەورەی نیابی، ئەو کتلەی کە زۆرترین خاوەنی زۆرترین کورسی پەرلەمانی بێ، بەڵام زۆر جاروا ئەکا ڕێککەوتنەکانیان یان نەگەنە ئەو ڕێککەوتنەی کە کتلەی گەورەی پەرلەمان دیاری بکەن و ناچارە گەڕێنەوە بۆ دادگای فیدراڵی عێراقی بۆ یەکلاکردنەوەی ئەم کێشانە. بەڵێ ئەنم پرسەکە لەوە بوو، ینی دادگای فیدراالیە دەتوانێت تەداخولکە لەم بابەتە و یەکلای کاتەوە بۆیان یاخود دەبێت هەر لە پرسە دەستوریەکە بمێنێتەوە ئەم بابەتە؟ دادگای فیدراالی لە هەموو ئەو بابەتانی کە ئەبێتە منازعە لەلایەن دوولایەن لەلایەن حکوومەت و پەرلەمان بەڵێ ئەتوانێت ئەو دەخالت بکات و یەکلایی کاتەوە. ئەو دەخالت نەکردنەکەی وەکو خۆ داماژەی پێ دەدەیت بابەتێکی سیاسی بۆ یاخود وەکو بابەتەکانی دیکە بەتەئکید خۆ بخۆی عێراق ڕەنگە بارودۆخی سیاسیە هۆکارە سیاسیەکان زاڵ بێ بەسەر هەموو هۆکارە بابەتە وولایەنەکانی تری یاسایی و دەستوریشدا، ڕەنگە فعلەن بابەتێکی یاسایی سیاسی بێعەف. زۆر باشە. بەڕێز ئارام عەبدوڵڵا چاودێری سیاسی کە لە هەولێرەوە لەگەڵماندای، هەڵبەز و دابەزێکی زۆر دەبینی لە پێکێنانی ئەم حکوومەتەی کە پێی دەوترێ حکوومەتی کاربڕێکەر. ڕۆژێک ناوێک دێتە ناو ناوانەوە دەبێتە باسی میدیاکانی عێراق و خۆپیشاندەران و سیاسیەکانیش لە ناکاو لایەنێک یاخود کوتلەیەک تەنانەت یاخود خۆپیشاندەرانیش دێنە سەر هێڵ و ڕەفزی ئەم ناوە دەکەن. بە شێوەیەکی گشتی هەڵبەز و دابەزێک دەبینی لە پێکێنانی ئەم حکوومەتە کاتێدا. ئایا قۆناغێک گوێزگەیەک هەیە بۆ وەستان و ئیدی لەسەر ناوێک ڕێک بکەون یاخود ئەم بابەتە درێژە دەکێشێت؟ بەڵێ ئێوارەتان باش، ئێوارەی بیسەران و بینەرانی گەلی کوردستان باش. دیارە من پێشترێش لە کەناڵەکەی بەڕێستانەوە لە یەکەم ڕۆژی کە پەرلەمان نامەی بۆ سەرۆکۆمار نارد بەوەی کە یەکەم کوتلە دیاری بکاتن دوای استقالەکەی عادل عەبدولمەهدی، من ئەو کاتە لە وەڵامی پرسیارێکدا کە ئایا لە ماوەی 2 هەفتەدا سەرۆکۆمار دەتوانی ئەم ئەرکەزیە بەجێکە، من ئەو کاتە بەدڵنیایەوە گوتم نەخێر، ئەگەر ئللا ئەگەر بەخت یاوەری عێراقیەکان بێکەمە دیارە بەخت یاوەریان نەبووە، چونکە شتەکە زۆر ئاڵۆزە. هەمان ڕوودا و هەمان سیناریۆی سەردەمی دوای انتخاباتە، دوای انتخاباتی 12/5/2018 کە ئەو کاتە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کرا، ئەو کاتش هەمان کێشە هەبوو. کوتلەی گەورە یەکلا نەکرایەوە، نەیانتوانی کوتلە سیاسەکان لە نێوان خۆیاندا کاندیدێک بۆ سەرۆکوەزیران پێشکەش بکەن. ئەوە بوو هاتن بە تایبەتی کە مەحسەی شیعەکانە لەسەر کاندیدێک ڕێککەوتن کە ئەویش بەڕێز عادل عەبدولمەهدی بوو. عادل عەبدولمەهدی ئەو کاتش مە باسمان کرد کە سایەتێک بوو، کە سایەتێکی تەکنۆقرات، کە سایەتێکی پاک، یعنی بەڵام وەکو پێویست پشتگیری نەکرا. ینی هەر لە دوای ماوەیەکی کەم تەسەوڕ دەکرا عادل عەبدولمەهدی نەتوانێت ماوەی 4 ساڵەکە لە پۆستەکەیدا تەواو بکاتن. ئێستا هەمان شت دەگوزارێ، بەڵام زۆر خراپتر. ینی هەمان شت کوتلە سیاسیەکان لە نێو خۆیاندا ڕێک ناکەون لەسەر کاندیدێک،
جگە لەوە ئێستا شەقامیش ینی ئەم خۆی پیشاندانانەی لە عێراق دەیبینین داواکاریەکانیان بێگومان قورسە ئەوان کاندیدێکیان دەوێت کاندیدێکی سربەخۆ کاندیدێک بێ هیچ پۆستێکی لە دام و دەستگاکانی حکوومەتی عراقدا نەبوو بێ کەسێک بێ بێلایەن بێ بەڕاستی ئەمە مچینە ئەم داواکاریش تا ڕادەیەک زۆر قورس بێ بەڵام ئەوەی ئاسانی دەکا ئەوەیە ئەم کاندیدە هین شیعەکانە ینی شیعەکان کێشەکە لەوەدا ئەوان لە نێو خۆیاندا ئێستا دابش بوونە ئەگەر بێت و لایەنی شیعیەکان لە نێو خۆیاندا ڕێک بکەون هەموو کوتلەکانیان ینی من بەڕێی خۆم ڕێی شخصی خۆم ئەڵێم هەر کوتلەیەک کاندیدێک پێشکەش بکە کاندیدێکی بێلایەن لەوانەی مامۆستایی زانکۆیە شخصیاتەکە ئەوانەی بەتابەتی خاوەن شەهادەی دکتۆرا و پرۆفیسۆرن چەند کەسێک کاندید بکەن لە نێو خۆیاندا لە ناو ئەو چەند کەسەش کەسێک کاندید بکەن ئەمە بۆ شێوەیە دەتوانن ئەو کاتە من پێم وایە شەقامیش لەسەری ڕازی دەبێت بەڵام ئەوان تا ئێستا هێنایانەوە یعنی محەممەد شێع سوودانیان هێناوە ئێمە کەسێکە پێشتر وەزیر بووە و لە گەندەڵی تێوە گڵاوە و هەر ئەو ڕۆژەی کاندیدیان کرد هەرم بۆ بەیانی چوونە سەر ماڵەکەی و ئاگریانە ماڵەکەی بەردا بەڵام پرسیارەکە من بۆ ڕاستە بوو بەڕێزارانی بە هەمان شێوە ئەمە پارێزگاری بەسرا بووە بەڵێ واز لە کاندیدەکان بێنی ئەم هەڵبەز و دابەزە قۆناغێک هەیە بوەستێنرێت یاخود ئەمە هەر بەردەوامی دەبێت جا من پێم وایە ینی وەکو باسم کردیانی ئەگەر شیعەکان لە نێوان خۆیاندا نەگەنە کاندیدێکی هاوبەش ڕێکەوتنی لەسەر نەکەن بە تاکید قورسە ینی ئاسان نابێتن یەکشت ئەمەی سەرۆک کۆماریش بینیمان ئەو هەڵوێستەی سەرۆک کۆمار بەڕاستی جێگای دڵخۆشی بوو هەم بۆ عراقیەکان هەم بۆ ئێمەی کورد هەڵوێستێکی بەڕاستی دڵسۆزانیا عراقیانەی نواند لەو حالەتەدا ئەگەر هەر نەگەنەشت بڵێ دادگای فدرالی دەبی بێتە سەرخەت ینی دادگای فدرالی دەبێ ئەم کەیسەیەک لایی بکاتەوە چکە دائیمەن خۆ دادگای فدرالی بۆچی دروست بە بۆ دروست بووە کاتێک لە نێوان ئەو کەیسە لە دەسەڵاتی دادگای فدرالیە یاخود لە لە دەسەڵاتی دادگای فدرالیدا کە ئەو کەیسەیەک لای بکاتەوە و تەداخل بکات یاخود ئەمە پرسێکی سیاسی و دەبێ حیزبەکان بەر لەوە چارەسەری بکەن بە تەئکید تۆ ئەگە بێ ئەمە پرسێکی سیاسیە بەبێ ڕێکەوتن لە نێوان حیزبەکاندا من پێم وانییە بە فەرزکردن شتێکی ئاسان نابێتن چکۆ دادگای فیدرالی کاندیدەکە لەکوێ دەینیتن ینی خۆ دادگای فیدرالی خۆی نایە کاندیدێک دیاری بکاتن دەبێ هەر حیزبە سیاسیەکان لە نێوان خۆیاندا کوتلە سیاسیەکان لە نێوان خۆیاندا لەسەر کاندیدێک ڕێککەون و شەقام پێرازی بێ ینی ئەو کاندیدەی ئەوان دیاری دەکەن دەبێت ئەو کاندیدەبی کە مواسەفاتی شەقام داوای دەکات مواسەفاتی شەقام داوای دەکات ئەوەیە کە بێلایەن بێ حزبی نەبێ لە گەندەڵی تێوە نەگڵابێ لە ڕابردوودا ئەو پۆستە باڵاکانی حکوومەتی نەبێ یعنی من پێم وایە هەیە ئەو جۆرە کەسایەتیانە لە دەوڵەتێکی وەکو عێراقدا هەیە بەڵام لەسەری ڕێک ناکەون بەدەیان مامۆستای زانکۆ و پرۆفیسۆرن لە وڵاتەدا هەیە عقلی زۆر گەورە عقلی زۆر پێشکەوتوو ئەمە پێویستی بەوە دەکات کوتلە سیاسیەکان یعنی من جارێکی تریش تاکید لەوە دەکەمەوە بەڵێ کەسێکی ئاوا تەکنۆکرات بێلایەن وەکو خۆت باسەکەی لە زانکۆکان یاخود کەسایەتیەکان هەمان نمونەی عادل عەبدولمەهدی نایەتەوە بەرچاوت کە هەمویان لەسەر ئەم کەسایەتیە ڕێکەوتنەوە بژاردەیەک بوو لە نێوان ئەم کوتلانە بژاردەیەکی باش بوو واتە پرسیارەکە ئەوەیە ینی عادل عەبدولمەهدی بە بەرگێکی نوێ دووبارە ناکەیتەوە تۆ جارێکی در لە عێراقدا بێگومان ئەمەش ڕاستیەکە من لە بیدایەتیش باسم کرد هەمان کێشەی ڕابردووە ئێستا شەقامیشی هاتۆتە ناو یعنی بە تەئکید ئەو مواسەفاتانەی کە شەقام داوای دەکاتن تا ڕادەیەکی زۆر لە کەسایەتی عادل عەبدولمەهدیدا هەبوو تەنها ئەوە بوو عادل عەبدولمەهدی کەسێکی حزبی بووە کەسێک بووە پێشتر پۆستی هەبووە بەڵام کەسێک بۆ ناوی تێوە نەگڵاوە لە گەندەڵی بەڕاستی یعنی بەڵێ من لەگەڵ ڕێیەکەی جەنابتم یعنی ئەمە دووبارەکردنەوەکی تێدایە بەڵام ئەم جارە لەبەرەوەی عێراق ترساوە ینی وەزعەکە شلۆقە خۆتان دەزانن ینی ئەم وەزعە بەم شێوەیە ناڕوە ینی تاکەی ینی ئەمە وەزعی بەغدا و شارەکان دەبینین هەموو ئەمە بەڕاستی ینی وەکو دەڵێ
بنیەی عراق تدمیر دەکاتن یعنی ئەمە بۆیە دەبێت نەک هەرڕێکەون لەگەر ڕێکەوتنەکە دەبێت پشتیوانی بکرێ ینی ئەوەی عادل عەبدولمەهدی بەداخەوە من دەڵێم بەم دوایانەدا تەنانەت مەرجەعیش وەکو پێویست پشتیوانی نەکرد نەک پشتیوانی نەکرد وتارەکەی مەرجەع لە ڕۆژی هەینیدا ڕۆژی ئستقالەکەی کە عادل عەبدولمەهدی پیاوێکی عاقل و تێگەیشتووە کە وتارەکەی مەرجەعی گوێ لێبوو یەکسەر ئستقالەیدا یعنی لە وتارەکەدا ئیشارەتێکی وا بوو کە و پیاوە دەست دەکار بچێشێتەوە بۆیە ئەگەر هەر کەسێکی تریش بێ وەکۆی جەنابەت باسی دەکەی کەسایەتێک و تەکنۆقرات لە دەرەوە بیهێنن لە دەرەوەی حیزبەکان ئەگە حیزبەکان پشتگیری نەکەن ئەگەر مەرجەع پشتگیری نەکا بێگومان سەرکەوتوو نابێتن. زۆر باشە بەڕێز ئەتا لە پێکێنانی ئەم کابینەی کە عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی بوو دۆخی سیاسی عێراق ئارامتر بوو ئێستا خۆپیشاندەران بوون بە بەشێک لە پرۆسی سیاسیەکە پرسیارەکەوەیە پێت وانییە خۆپیشاندەران ڕوئای سیاسی حیزبەکانیشان ئالۆستر کرد بێت؟ بەتەکید ئێمە ئەمڕۆ قسەی سیر و ئەوانە ئاکریان ئەمڕۆ ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق عالی نوسەیف ئەوەی وتووە کە خۆپیشاندەران نمایندەی و نوێنەراتی هەموو گەلی عێراق ناکەن بۆ پێی کوردیتیان نیە و سونەشیتیان نیە بۆ خۆی من پێم وایە ئەمانەی داواکاریەکانی خۆپیشاندەران ڕەنگە داوای زۆر قورس نەبێ بەڵام جۆرێکیش نزیک لە مەحاڵە بۆ ئێستا بە حقیقت یعنی تۆ کە هەڵبژاردن ئەکرێ کاتێک ئینتیخابات ئەکرێت لە هەر وڵاتێکا بە پێی یاسای هەڵبژاردننی هەر وڵاتێک تۆ نوێنەری خۆت نوێنەری گەل ئەچێتە ئەوێ و هەرواش بۆ یعنی عرفەن و یاساییان هەروە هاتووە ئەو لە سیاسیانی کە لە پەرلەمان ئەوانە پێکێنەری سەرەکی حکومت ئەبن بەڕاستی یعنی کەواتە جۆرێک لە مەحاڵ نزیکی لە مەحاڵتیای ئەمانە ئەم کەسەی کە تۆ دێی خۆپیشاندەران تا ئێستا نوێنەرێک یان نییە یان قیادەیەکی دیاریان نییە کە قسەی لەگەڵ بوو ترێ بڵێ کاکە کاندیدی خۆتانمان پێشکەش بکەن یان ئەم کاندیدە کە پێشکەش ئەکرێ ڕەنگە خۆتۆ بۆ خۆت ئەزانی ئەم وڵاتە ئەحزابی سیاسی تر هەیە ڕەنگە ئەوانیش پێ ڕازن ینی بۆ خۆی جۆرێک لە ئاڵۆزی دروست بووە من پێم وایە چارەسەری ئەمە مەرجعیت ئەتوانێت کاریگەری باشی هەبێ مەرجعەتی باڵای شیعەکان ئەتوانێت ڕۆڵ بژێڕێ بەڵام ئەم ڕۆڵە کە بەتەواوی ناجێڕ من تا ئێستا پێم وایە نازانم یعنی بۆچی هەموو سەرۆکوەزیرانەکە لە عێراقدا دانراوە پشتیوانی مەرجعەتی هەبووە بەدانانی عادل عەبدولمەهدیشەوە کەواتە هەر سیناریۆکی دووبارە نییە؟ ئێمەش باس لەوە ئەکەین یعنی بەڕاستی ئێمە عادل عەبدولمەهدی زۆرمان هەمووی ئەمەی وتووە یعنی عادل عەبدولمەهدی ئەگەر پێرفێک نەبێت دەردئینگلیزەڵێ باشترینیان بۆ لەمانی کە لە ڕابردوو هەبوون و هەموو ئەو خەم و ئازار و مشکلانی کە لە عێراق هەبوون هەمووی لە ئەستۆی عادل عەبدولمەهدیش نەبوو بەتەنیا بۆ خۆمان زانیان لە ماوەی کارکردنی عادل عەبدولمەهدی کەمتر لە ساڵێک یان ساڵێک بەڕاستی ناکرێتەوە ئۆباڵی هەموو ئەو نقصانیانە کە لە عێراقن بخرێتەوە ئەستۆی ئەوی دەستی پێ لە کار بچێشێتەوە بەڵام دەست دەکات کێشانەکەی عادل عەبدولمەهدی من پێم وایە شتێکی باشی کرد یعنی تۆ لە وڵاتێکە کە زیاتر لە 500 کەس شەهید بێ و بکوژرێ و 20,000 زیاتر لە 20 بۆ 22,000 کەس بریندار بێ یعنی سەرۆکوەزیرانێک معنای نامێنێت کە بمێنێتەوانێ بەڕاستی بۆ خۆی دەست دەکات کێشانەکەی ئەو باش بوو بەڵام خراپترەکە لەوەیە ئەمە دۆخی عێراق ئاڵۆزتر بوو بە دەست دەکات کێشانەوەی عادل عەبدولمەهدی ئێمە کاتی خۆشی وتمان پێشەوەی دەست دەکات بچێشێتەوە ئەمەمان باس کردووە کە بە دەست دەکات کێشانەوەی عادل عەبدولمەهدی نابێتە فریاد ڕستێک بۆ ئەم وڵاتە و عێراقی پێ نابێت بە شامی شەریف بۆیە ئێستا ئەوەی کە هەیە لە عێراق ئەگوزەرێ من پێم وایە مەرجعەتی باڵا ئەتوانێت ڕۆڵی کاریگەر و گرنگ بجێڕێ و ئەتوانێت لەگەڵ بەشێک لە نوێنەری خۆپیشاندەرانیش دانیشتن بکات لە ڕێگەی نوێنەرەکەی یان بۆ خۆی ڕاستەخۆ ئەو کاتە بەڕاستی تۆپەکە فڕێ بداتەوانێ ساحەی سەرۆک کۆمار لەگەڵ هەندێک لە حزاب یان جۆرێک لە ڕازیبوون لە شەقامەوە هەبێ لەسەر هەندێک ئەشخاص یان شخصێکی دیاریکراوە با بڵێن ئەگەر وانە بێ ئەم عێراقش بەبێ سەرۆکوەزیران و بەبێ سەرۆک و بەبێ وڵات بەبێ ئیدارە بەڕێوە ناچی ینی بەڕاستی کەواتە من پێم وایە خۆپیشاندەرانیش ئەبێ جۆرێک لە ئەسپی بەجددی ناڕزایی خۆیان کەمێک بێنە خوارەوە یعنی جۆرێک لە داواکاریەکانیان تەنازول پێ بکەن و هەندێک لە پێناو ئینقاسکردنی عێراق لەم دۆخی لە بەرن لە داواکاریەکانیان داوای خزمەت گوزاریەکەن داوای دامەزراندنەکەن داوای ئاسایشەکەن ینی ئەمانە هی ئەوەیە نەخێر ئەمە داوایکی ڕەوایە ئەبێ 100% هەموو کەس پشتیوانی ئەو داخوازانە بکە لە پێناو کەسب و بەدەستێنانی دەنگی خەڵکیش بێ ینی بەڵام ئەوەی کە من ئەیڵێم لە پێناو
ئەوەی کە کاندیدێک ئەوەی کە ئەوان ئەڵێن ئەبێ فریشتێک بێ لە ئاسمانەوە هاتبێ زۆر ئاسان نییە ئەمە بەڕاستی کە ئەڵێن ئاسانە هەیە ئەم خەڵکە پاک و چاکانە ڕەنگە هەبێ لە عێراقا و دەیان و سەدان کەسی ئاواشە بێ بەڵام ڕازیبوونی هەمووی لەسەر ئەم شخصە ئەمە بخۆی قورسە و جۆرێک لە کارساتی شیعنی ئەزمموی 4-5 سەرۆک وەزیرانی پێشڕوو ینی نمونەیەک نییە بۆی کە بە هەموو شتێکیش ڕازی نەبن ئێمە باسمان کرد فعلەن هەمووی لە علایەوە تا ئەو عەبادی و دواتریش عادل عەبدولمەهدی کە وتمان باشترینیانە هیچی خێر و بەرەکەتی بۆ وڵاتە پێ نەبووە بەڕاستی ڕاستە بەڵام ئەم کەسە تەکنۆقراتەش بۆ خۆی خۆت ئەزانی عێراق وڵاتێکی پڕچێشمەچێشم و ململانەیە کەسێکی تەنها بە قات و ڕیباتێکەوە بێت و شەهادەیەکی پێبێ ئەم خەڵکی بۆ ئیلزام ناکرێت ئەم خەڵکی بۆ ملزەم ناکرێت کەواتە ئەم کەسایەتی کە لە عێراق ئەبێ سەرۆک وەزیران بێ لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسیشەوە کەسێکی کارا و دیار بێ یعنی بەجددی خۆ ئەمە کەسێک نییە تەنها بڵێ ئەمە پیشەیەکی بەحتی پزیشکیە و کەسێک پزیشک بێ لێ ئەزانێت چارەسەریەکات نەخێر عێراق کەسایەتێکی ئەوێ ئەم کەسایەتیە لە کۆمەڵێک نەواحیەوە لە کۆمەڵێک جانبوانێ دیار بێ ناسرااو بێ و خەڵک گوێی لێ بگرێ و قسەکانی گوێ لە گیراو بێ بۆیە ئەم کاندیدانەی کە تەنها و تەنها شەقام ئەڵێ ئەبێ ئەوها بێ بەڕاستی ئەمە تۆزێک جۆرێک لە مەحاڵی پێوە دیارە دروست نابێ و ئەگەر بش بێ تەمەنی زۆر لە عادل عەبدولمەهدی کورتترە بێت لەسەر قسەکەی عالێ نوسەیف کە وتێتی ئەم خۆپیشاندەرانە نوێنەراتی ئەمە عێراق ناکەن کورد و سونەیتیانە بە دیوەکی دیکەیە گرفتی دانانی سەرۆک وەزیران پرسێک نییە لە ناو ماڵی شیعەیە قەتیز بوو بێ بۆچی دەکرێت ئەم پرسە ئەنی بەو جۆرە لێک بدرێتەوە کە من نوێنەراتی ئێمە من باسەکەی من لەمەیە ینی شیعە بۆ خۆی کە ئەزانین ئێستا ئەوە یەکلا بۆتەوانی و ئەبێ ئەم سەرۆک وەزیرانی کە دێ ئەبێ لە شیعە بێوە لە پێکاتی شیعە بێ ئەوان دەستنیشانی بکەن جا شەقامە هەر شەقامی شیعیە تا حدێک یان ئەحزابی سیاسی و کتە لە سیاسەکانە هەر شیعە دیاریەکە دەستنیشانیەکە بەڵام ئەمەی کە هەیە بەڕاستی ئەم کەسە تەکنۆقراتە کە دێت ئەم کەسە پاک و بێلایەنە کە دێت ئایا تا چەند پشتیوانی خەڵکی ئەبێ دوایی خۆتۆ ئەبێت دیسان پشتیوانی حزابی سیاسی هەبێ پشتیوانی کت لە سیاسەکانی هەبێ پشتیوانی مەرجعیەتی هەبێ پشتیوانی خەڵکی هەبێ بۆی بتوانێت ڕێکە بۆی بتوانێت ئەم وڵاتە بەڕێوە بەرێ خۆ عادل عەبدولمەهدی خەڵکێکی خراپ نەبوو خەڵکێکی زۆر گەندەڵ نەبوو خەڵکێک نەبوو تێوەگلابێ لە گەندەڵی گەورە و قورسەوە بەڕاستی بەڵام لەبەر بێ پشتیوانی لەبەر ئەوەی پشتیوانی تەواوی نەبوو عادل عەبدولمەهدی کارەکانی لەبەر بەڕێوە نەچوو وازی هێنا بۆیە ئەم کەسەی کە دێ گرنتی چییە خەڵک پشتیوانی ئەبێت تەنها شەقام پێی ڕازی بێ کەواتە ئەگەر کوت لە سیاسەکان و حزابی سیاسیش لە نەتیجە پێی ڕازی نەبن تەمەنەکەی لە تەمەنی عادل عەبدولمەهدی کورتتر ئەبێ و درێژتر نابێ و هەمان ئەم سیناریۆ و شەڕ و چێشمە چێشم و یەخەگرتنی عێراقات دیسانەوە دەست پێ ئەکاتەوانێ و بۆیە عێراق پێویستی منۆک و ئەرزت ئەەکەم بۆیە منیش ئەڵێم مەرجعی باڵای شیعەکان کەواتە تۆب لە ساحی شیعەکانە بۆیە مەرجعی باڵا ئەتوانێت ڕۆڵی گرنگ و کاریگەر و یەکلاکەرەوە ببینێ و ئەگەر شەقامیش ناڕزایی هەیە هەر تقریبان شەقامی شیعیە بۆ خۆی بە جۆرێک لە جۆرەکان جا ئەم کتلەیە ئەو کتلەیە بە هەر حاڵ شیعەکان زیاتر ئەوەی کە ئێستا لەسەر جادەن و ناڕزایین و نوێنەراتی عێراقەکەن لە بەغدا و لە شارەکانی تریش بۆیە من پێم وایە مەرجعی باڵا ئەبێ ڕۆڵێکی گرنگ ببینێەوە خەڵک گوێی لێ ئەگرێ و حزابی سیاسی و کتلە سیاسی و سەرکردە سیاسی شیعەکان گوێی لێ ئەگرن و ڕەنگە ئەو بتوانێت ئەم ڕۆڵە ببینێ ئەو کاتە ئاسانکاری و ئەتوانێت هاوکارێکی باش بێ بۆ سەرۆکۆماریش کە ئەم دۆخە تێپەڕێنێ و عێراق چیتر لەو زۆر باشە ناوبڕێک وەرەگرین لە دوای ناوبڕەکە گفتوگۆکەین لەسەرەوەی ڕاستە پرسی یەکلاکردنەوەی سەرۆک وەزیران لە ناو ماڵی شیعەدا قەتیز بووە ئەی کورد و سونە لەم عێراقە فراوانەدا چین کە پێکەوە پێکێنەری ئەم حکوومەتە بوون لەگەڵماندا بمێنەوە. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کواڵەتی بەرز و سەردەمیانە پەلا بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە پێکهاتووە لە 3 ژووری نووسن ژووری میوان و نان خواردن 2 موشتەمەلات گەنجینە مەتباخ 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئەسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆش کراوە ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و
لە قەیوان سیتی بە پێشەکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێز ئارام عەبدوڵڵا کە لە هەولێرەوە لەگەڵماندای پێش ناوبڕەکە باسمان لەوە کرد کە ڕاستە بابەتی سەرۆک وەزیران بابەتێکە پەیوەستە بە ماڵی شیعەکان، بەڵام پێگا یاخود ڕۆڵی کورد و سوننەت چی ئەبێ لە دیاریکردنی ئەم کەسایەتێدا؟ خۆهەر نابێت ئەوان بێدەنگکەن. عراقێکی هاوبەشە وەکو هەموو لای قسەی لەسەر دەکایە. پێگە و ڕۆڵی کورد و سوننەت چۆن ئەبێت لە دانانی ئەم سەرۆک وەزیرانەدا؟ من وای نابێت لە حالی حاضر ینی ڕاستە سونە و کورد یەک مەسهبن سونە مەسهبن، بەڵام لەبیرمان نەچێت دوونەتەوەی زیان، ینی ئەوان دوونەتەوەی کورد و عەرەب، ینی بۆیە ئاسان نیە. خۆ لە ڕابردووشدا پەیوەندیەکانی ئێمەش لەگەڵ لایەنی سوندیش ئەوەندە پەیوەندێکی پۆزتیڤ نەبووە، ینی بڵێ ئێمە دەتوانین دەست لە ناو دەست ئێمە شتێک بکەین. دیسان وەکو باسم کرد کێشەکە ئەوەیە پۆستی سەرۆک وەزیران حسەی شیعەکانە، ینی ئەگەر چی وەزی عێراق وەکو باسمان کرد زۆر ئالۆزە، ینی ئەگەر هەر نەگەنە نەتیزە من پێم وایە دەبێ هانا بۆ بەر هەڵبژاردننی پێشوەختە ببرێتن، ینی وەکو ئەوەی لە وتارەکەشیدا سەرۆک کۆماریش ئیشارەتی پێدا، ینی چکە ئاسان نییە، ینی وەکو باسم کرد ئەمە کێشەکە لە نێو ماڵی شیعەیە. ئەو کاندیدی سەرۆک وەزیران دەبێت کورد و سوننە دەبێت چی بێت؟ بەڵێ وەڵام لە ڕووی سیاسیەوە دەبێ هەوڵ بدرێ، ینی لایەنی کوردیش لایەنی سوننەکانیش لە ڕێی گفتوگۆ مفەوەزاتەوە هەوڵ بدەن، هەم لەگەڵ شەقامیش هەم لەگەڵ لایەنی شیعیش هەوڵ بدەن لێک نزیک بوونەوە هەبێ. ینی من پێم وایە ئەگەر لایەنی شیعیەکان لە نێو خۆیاندا کۆک بن بگەنە ڕێکەوتنێک، من پێم وایە بەڕێز سەرۆک کۆمار دەتوانێت لەگەڵ شەقام لەگەر لایەنی شەقام لەگەڵ جەماوەردا حەلێک بکاتن، ینی بە حکمی ئەوەی بینیمان لەو وتارەی سەرۆک کۆمار و لەو هەڵوێستەی سەرۆک کۆمار هەم شەقامیش و هەم زۆربەی لایەنەکانیش لایەنە شیعیەکانیش پشتگیریەکی تەواویان لێکرد، ینی حتا تۆ تەماشا بکەیت لە پەرلەمانیش ینی زۆرینەی پەرلەمانیش پشتگیریان لێکرد و ڕەفزی ئەوەشیان کردەوە ئەگەر بەیانی بیر لە ئیستقالەدان و ئەوانە بکاتەوە. ینی دەوری کورد و دەوری سوننە دەبێ دەوڵێکی هەولێک بێ، هەولێکی وەکو دەڵێ خێر بێتن، هەم یعنی هەوڵ بدرێ شەقامیش، ینی شەقامیش هەوڵ بدرێ نوێنەریان دیار بێ، ینی مەسەن هەیئەتێکی دیاریکراو لە شەقامدا بتوانێت مفەوەزات بکا، بەیانی لەگەڵ لایەنی شیعیەکان لەگەڵ دەستگای موختەس لەگەڵ سەرۆکایەتی کۆمار، ینی بۆی بگەنە نەتیزەیەک، ینی وەکو کاک ئەتاش باسی کرد خۆ ئەگەر بەیانی تۆ کاندیدێکیش دیاری کرد شەقام پێ رازی بوو، بەڵام دیسان ئەگەر لایەنە سیاسیەکان کوتلە سیاسیەکان و مەرجع پشتیوانی نەکا، خۆ هەمان سیناریۆی وەکو جەنابیشت کاک یوسف شارت پێدا هەمان سیناریۆی عادل عەبدولمەهدی دووبارە دەبێتەوە. ینی بۆیە دەبێ بێگومان عێراقی هەموو لایەکە، عێراق تەنها مڵکی شیعەکان نییە، بە تاکید هەم مڵکی سونەکانیشە و مڵکی کوردیشە و دەبێ هەموو لایەک بەیەکەوە. ینی تۆ کاتێک گرفتەکە وا گەورە دەبێتن، ئەگەر بەوان حەل نابێ دەبێ ئێمەش هاوکاریان بکەین، بەڵام من پێم وایە لایەنی مەرجە دەتوانێت دەور ببینێتن، ئەگەر چی لەوانەیە شتی تریش لەملاو لەولاوە هەبێ، ینی بێگومان هەم دەوری ئیقلیم هەم دەوری وڵاتانی زلهێزیش لە ناوچەکەدا بێگومان، ینی دەوری هەم ئیقلیم و من حتا دەوری ئەمریکاش من ینی دەوری هەیە لە مەسەلەی عێراق، ینی ئەگەر لە مەسەلەی چارە سەرکردنەکە، ینی من پێم وایە ئەوانیش تا ڕادەیەک پشتگیری لە شەقام دەکەن، یان دژی هەندێک
هەندێک لەو کاندیدانە دەوەستنەوە ینی ئەو کاندیدەی ئەخیریش من بە تەسەوەری خۆم بە لێکدانەوەی خۆم من پێم وایە لایانی ئەمریکیەکانیش زۆر دژی ئەم کاندیدە بوو بنیانی بەڵێ بەڕێز ئارام ئاین دەبێت شەقام حکوومەت بەرێت بەڕێوە گروپەکانی شەقام لە عێراقدا بۆ جۆرە بوونەتە ژمارەیە کە حکوومەت گویان لێ بگرێت گروپەکانی شەقام خۆی لە ڕاستیدا یاخود خەڵک بە شێوەیەکی گشتی لە عێراقدا دەبوو لە کاتی هەڵبژاردنەکانە کەسە باشەکان هەڵبژێرن بۆ ئیدارەدانی وڵات نەک ئێستا ببن بە بەشێک لەوەی کە ئان هەوێت ئەوانەی کە خۆیان دەنگیان پێیان داوە بیان هێن نەخوارەوە خۆسبینێ ئەگەر نەبێتە ڕایی ئەگەر هەڵبژاردنیش بکرێت ئەگەر هەمان سینناریو ئێستا دووبارە بۆ سائیرون و فەتح و نەسر و تەنانەت حیزبە کوردیەکانی ژەرە و پێگیان هێنایەوە ئەو وەختە بڵین چی؟ زاهر وەڵامەکەش لە ناو پرسیارەکەی جەنابەتدا هەبوو ینی من تێبینی وەڵامەکەشم کرد ینی ینی ئەوەی شەقامیش دێ لە من جارێک کەش دەڵێمەوە ینی زۆر منتیق نییە ینی ئەوەی شەقامیش داوای دەکا ئەوەی شەقام داوای دەکا زیاتر بریتێ لە معاناتی 16 ساڵی ڕابردووی عێراقیەکان لە حکمی ڕابردووی هەموو وەزارەتەکان و سەرۆکوەزیرەکان ینی لە ماوەی ئەو 16 ساڵی ڕابردوودا مەسلەی بێکاری مەسلەی گەندەڵی لە قیمەدایە بێگومان ینی ئەمە وای کرد خەڵک بێتە سەر شەقام و من زۆر جار تاکید لەوە دەکەمەوە لە خلالی ئەم 16 ساڵەی ڕابردوو تۆ ساڵانە دەیان هەزار کچ و کڕ لە خوێندنگاکان و پەیمانگاکان تەخەڕوز دەکەن دانامەزرێن لە کەرتی تایبەتیشدا ئیشان دەست ناکەوێ باش ئەم خەڵکە چی بکەم خەڵکە ینی تۆ ناچار دەبێ کە برسی دەبێت کە پێداویستەکانی ئاوی نییە کارەبای نییە پارەی نییە ناچار دەبێ بێتە سەر شەقام بەڵام دیسان وەکو باسم کرد ینی ئەمە زەحمەتە ئەو داوایی خەرچی شەقامیش بەو شێوەیە ینی تا ئێستا من نابینم مەسەن هەیەتێکی دیاریکراو هەبێ بڵێن ئەمڕۆ لە تەلەڤیزیۆن ببین ئەمڕۆ لەگەڵ سەرۆک کۆمار ئەمڕۆ لەگەڵ سەرۆک وەزیران ئەمڕۆ لەگەڵ حیزبە سیاسیەکان کوتلە سیاسیەکانی شیعە سوننە کورد کۆبوونەتەوە داوای حەلێک دەکات ئەوان تەنها ینی داوای ئەوان ئێمە خەرچێکی بێلایەن خەرچێک بێ لە دەسەڵاتدا نەبوو بێ خەرچێک گەندەڵ نەبوو بێ ینی باشەوە ئەوە منیش هاوڕام لەگەرەوە ڕێ باشەوە بەیانی هێنایەن کەسێک لە شەقامەوە خەرچێکی باش و بێلایەن ئەگەر پشتگیری نەکرا خۆ من پێم وایە عادل عەبدولمەهدی ئەو مواسەفاتی زیادەشی تێدا بوو ینی هەم مواسەفاتی ئەوەی کە ئینسانێکی پاک بوو هەمیش تاڕادەیەک لانی کەم حیزبی بوو و تەجروبەشی هەبوو لە ڕابردوودا لە حکومەتدا لە خۆی و لە عایلەکەشی تەجروبەی باشیان هەبوو بەڵام سەبەبی ڕئیسیش زارش کەش دەجێڕمەوە ینی مەرجە پشتیوانی نەکرد و ئێستاش ینی ئێستا ئەم لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەم هەڵوێستەی سەرۆک کۆمارمان بینی ئەم ڕۆژە دەبوایە مەرجەی شیعی هەڵوێستێکی هەبوایە لە بەرامبەر ئەوەی سەرۆک کۆمار من پێم وایە دەبایە هەڵوێستێکی ئیجابیشی هەبی کەسی ئەو ڕۆژە بە پێچەوانەوە وتاری هەینیان نەبوو بۆیە من وەزعەکە بە ئالۆز دەبینم بە دووریشی نازانم ئەگەر لەم ماوەی 1-2 هەفتەی داهاتوودا نەگەنە ڕێککەوتنێک بە تایبەتی لایەنی شیعی لەسەر کاندیدێکی هاوبەش کە شەقامیش پێڕازی بێ دەبێ پەنابەرن بۆ هەڵبژاردننی پێشوەختە ئەو کاتە ئەوەی لە شەقام داوای خەڵکە دەکات بە ئەم جارە لە هەڵبژاردنەکاندا بابێن ئەو خەڵکانە هەڵبژێرن کە خۆیان دایانەوێتن. سواس بەڕێز ئاتا بەر لەوەی پرسیارێکی دیاریکراوە لێوکەم هەر لەسەر خۆپیشاندەران دەستکەوتی خۆپیشاندەران لە ماوەی چەند مانگی ڕابردووە چی بووە تاوەکو بەم جۆرە بێ هەموو کاتێک عێراقیەکان یاخود سیاسیەکان لە عێراقدا ئاوا دەگەڕێنەوە دانهێم و داواکاریەکانی شەقام جێبەجێکەن لە یەکەم هەنگاوی چاکسازیەکەی عادل عەبدولمەهدی و کاتی کە سەرۆک وەزیران بوو کۆمەڵە هەنگاوی ناکە پرۆژەی هەبێت خەڵک دابمەزرێنێ پرۆژەی خزمەتگوزاری جێبەجێکە هیچ نەکراوە پرسیارەکە بە کورتی دەستکەوتی خۆپیشاندەران چی بووە لە ماوەی ڕابردوودا پرسیارێکی زۆر بەجێیە کاک یوسف ئێمە ئەبێ سەرەتا ئەمە بڵین شەقام گرنگە زۆر گرنگە و سەرچاوی دەسڵاتی هەرگەر وڵاتێکە بۆ ئەگەر شەقام گرنگ نەبووە سەرۆکۆمار 26 مانگ ئەو نامەی ئارەسی ئەنجومەن نوێنەران نەئەکرد و بڵێ تا حەدی دەست دەکار کێشانەوە ئەگەر فشار بێ من دەست دەکارش ئامادەم دەست دەکار پێشمەوە بەڵام ئامادەنیم ئەم نوێنەرە بربژێرە بدەمە پەرلەمان بەڵام فعلەن خۆپیشاندەران چیان کرد
جگە لەوەی 500 کەس کوژراوە 22,000 کەس بریندارە و عادل عەبدولمەهدی بەڕەئی من وەکو شەخص وەکو عەتا ئەگەر لی گەڕانایە ڕەنگە شتی باشی بکردایە ئەگەر پشتیوانی هەبووایە بەڵام عادل عەبدولمەهدیە کە پشتیوانی نەبوو کە خۆپیشاندەرانیش هێنایانە خوارەوە لە کورسی دەسەڵاتەکەی من پێم وایە لە غەیری ئەم خوێن ڕشتنەی کە کرا خەدەمات ئەوسانە بوو بەڵام خەڵک نەئەکوژرا ئێستا خزمەت گوزاریش نییە و خەڵکیش کوژرا من پێم وایە قازانجێکی ئەوتۆ نەکراوە خۆپیشاندەران جگە لەوەی کە وڵاتیان بەرەو هەڵدێر بردووە لە لێواری هەڵدێرێکدایان ناوە کە دیار نییە چی بەسەر دێ هیچی تری ئەوتۆ نەکراوە ڕاستە لە ڕووی ئازادیەوە ڕەئی شەقام هەیە و خەڵک دەنگی بەرز کردوەوە خەڵک دژی گەندەڵی و فەساد و ئەوانە هاواری لێ بەرز بۆتەوانێ ئەمە شتێکە شتێکی باشە خەڵک وعیە بەڵام چیمان دەستکەوت دەستی نەکەوت گەلی عراقیی دەست نەکەوت و بە هەمان ئەو سیناریۆیانی ڕابردوو ئەبێ سبینێ خەڵکێک دانرێتەوە ئەگەر خەڵکەکە لە خودی خۆپیشاندەران ئەگەر بەیانی یەکێک لەو خۆپیشاندەرانی کە لە ساحەی تەحریریە هەر ساحەیەکی تری بەغدا بێت ببێ بە سەرۆک وەزیران من پێم وایە سیستمی سیاسی ئەم وڵاتەوەیە ئەو شخصە بەتەنیا هیچی پێ ناکرێ ئەگەر حیزبەکان وەکو جارێک تر ئێڵێمەوە دەستبار و هاوکاری نەبن کە ئەمەش مەحاڵە خەڵکێک کە لەگەڵ ئەو پەڕی ئەو هەموو تێبینی کە هەمان بۆ لە هەڵبژاردننی 12 ساڵی 2010 ئەنجومەن نوێنەرانی عێراق خەڵکێک چۆن بۆتە خاوەنی کورسی خەڵکێک کورسی کڕیوە خەڵکێک دەنگی کڕیوە وجدانی خەڵکی کڕیوە ئەمڕۆ بەڕاستی بە جۆرێک لە ئیمتیازی ئەزانێت دەستکەوتی سەرۆک وەزیران و فعلەنیش لای ئەوان وا بوو وا بەکاریان هێناوە کەواتە دەستبەرداری وا بە ئاسانی ئەم پۆستانە نابن شخصێکی مەدەنی تەواو صرف مەدەنی بە معنای سڤیل هاوڵاتیەک لە ناو خودی خۆپیشاندەرانەوە هەڵقڵەوە بێ بە سەرۆک وەزیران و عێراق بەرەو کەناری ئارام بەرێ هەردووخی عراق بۆ وەکو جاوە کە گروپێکی شەقامی بێنەوە حکومەوە نەخێر ئێمەش باز لەوە ئەکەین انقلاب بە جۆرێکی دیکە دەستەواژێکی دیکە من ویستم ئەمە بڵێم یعنی بەڕاستی من تقریبان ڕەنگە کەمتر لە مانگێک لەم ستودیۆ ئەم ڕاگەیانەوە ڕەنگە یعنی جۆرێک لە ئینقلاب و ئەوانش لێ بخوێندرێتەوە ئەم دۆخە چونکە ئەم دۆخە ئاسان نییە وا بەڕێوە ناچێ و ئەو خەڵکەش دیسان هەڵبژاردننی پێشوەختیش من جارێکتر ئەڵێمەوە کاگوسف دیسان نابێتە فریاد ڕست بۆ داواکاری و هاوڵاتیانی عراق چونکە هەر خەڵکی حیزبی دێنەوە کاندی دەبن هەرە بێت لەو حیزبە سیاسەکان خەڵک تەرشیح بکەنەوانێت چونکە خەڵکی ئازاد و سربەخۆ زەحمەتە دەنگی پێ بدرێ و دەرچێ با ئەمە وانەزانین ئێستا شەقام هەمووی خەڵکی بێلایەنە نەخێر شەقام ڕەنگە خەڵکی ئەو حیزمانن کە ئێستا لە پەرلەمانن بەڵام ئەمەی کە جارێکی تر ئێڵێمەوە چی دەستکەوت شەقامی عراقی نەوەڵا هیچ شتێکی دەست نەکەوت جگە لەوەی وڵاتی خوێناوی کرد و خەدەماتیشی ڕاگرت بە یەکجاری دەستەواژێکی کلاسیکی هەیە لەسەر هەڵبژاردن ئەڵێت دەسەڵات 4 ساڵ بۆ خەڵکەکەی خراپە لە یەک ڕۆژدا وەڵامی ئەو خراپەیە دەدەنەوە بە دەسەڵات پرسیارەکە لەسەر بابەتی هۆشیاریە هۆشیاری گەلانی عراق گەیشتۆتە ئەوەی کە بۆ نمونە باش لە خراپ جیا بکەنەوە ئەمە چوارەم هەڵبژاردننی گشتی بووە کە لە عراقدا کراوە سەرۆک وەزیران ئەنی هۆشیاری خەڵکی عراق خۆی ئەوە هەیە کە گۆڕانکاری دروستکات وعی هەیە بڵی نییە هەیە بەڵێ خەڵکێک ئەوەی ئێستا بخۆی ئەم ڕێکایی بینین لەو سەرجادەی عراق و سەرشەقامی عراقی ئەوە بخۆی جۆرێک لە وعیە یعنی خەڵک بە دەنگی بەرز و دلێر هاوارەکە گەندەڵکار و فەسادەکانمان ناوێ ئەبێ بێنە خوارەوە ئەمە وعیە بەڵام ئەم وعیە گەلی عێراق تێر ناکە لە خەدەمات و لە پێداویستی ژیان لە پێداویستە سەرەتاییەکانی ژیان لە شارێکی گەورەی وەکو بەسرا کە هەموو نەوتی عراق تقریبن لە بەسرەوە دەرەهێندێ ئێستا خزمەت گوزاری نییە یعنی زەبالە و پیسی کۆڵانەکانیان خەڵکی هەراسان کردووە ئەمە ئەم گەلی عراق یان ئەبێ ئەمە ببێتە جۆرێک لە ڕاپەڕین و شۆڕژ بەڕاستی ئەو کاتا هەمووی ڕاماڵێ ئەمەش ئاسان دیسانەوە عێراق ناچێتەوە سەر سکەی خۆی یان ئەبێ بە هەندێک من لە جارێکتر ئەو قسەی ئەەکەمەوە بە هەندێک لەو مەرجانەی خۆیانە بچنەوە و تەنازل لە هەندێک شت بکەن بۆی هاوکار و هەماهنگگیەک دروست بێ لە بینی کتلەی سیاسی و حیزبی سیاسی و شارع و چاودێرێکی باش بن ڕقیبێکی باش بن بەسەر ئەو کەسێک کە دێت بەسەر ئەو کابینە نوێی کە دروست ئەبێ و کە جۆرێک لە ڕێی ئەوانی هەبێ یان جۆرێک لە دانوستاندن هەبێ ئەمان بەشێک بدەن بۆی بەشێک بستێنن ناکرێ ئللا بڵێن هەموو ئەم سەرۆک وەزیرانە و ئەم وەزیرانە ئەبێ خەڵکێک بن هیچ پۆستێکی حیزبی و سیاسیا و ئیداریان نەبوو بێلەوە پێش ئەبێ کەسێک بێ بەدڵی شەقام بێ من
بڕوام نییە ئەمەوا بە ئاسانی بۆ خەڵکی عێراق دەست بدە و ئەگەر دەستیشیدا جارێکی تر ئەیڵێمەوانێت تەمەنێکی کورتی ئەبێ و باشتر چاوەڕوان ناکرێت لەوەی کە لە عادل عەبدولمەهدیمان چاوەڕێکرد جارێکی تر ئەگەر عادل عەبدولمەهدی ڕێگەی پێ بدرا ڕەنگە بیتوانێت کۆمەڵە شت بگەێنێتە خەڵکی عێراق خزمەتگوزاری لە تەعینات و لە پێداویستی ژیانی ڕۆژانی خەڵک بەڵام جارێکی تر هاوکاری نەبوون نەکت لە سیاسەکان ئەحزابی سیاسیش. زۆر باشە بەڕێز ئارام مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا لە لێدوانێکیدا دەڵێت نابێت هاوبەشی دیموکراسی ئێمە بێتە هۆکاری کوشتنی 500 هاوڵاتی خۆی. چ خوێندنەوەیەکت بۆ ئەو لێدوانە هەیە بەتابەت کە خۆت پێشتر باست لە تەدەخولی یاخود دەزوەردانی ناوچەیی و تەنانەت نێودەوڵەتیش کرد؟ بڵێ ئەوان وەکو ئەمریکا و وڵاتانی ئەوروپا تەمەشای لای ئێمە دەکەن ینی ئەمە زۆر دوو ناوچەی جیاوازە بەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست 180 پلە جیاوازی هەیە لەگەڵ ئەمریکا و لەگە وڵاتانی ئەوروپا بڵێ لەوێن لەو شوێنانە لە وڵاتانی ئەوروپا لە ئەمریکا خۆپیشاندان دەکرێت کەسێ بریندار نابێ ینی داواکاریەکانیشان جێبەجێ دەکرێتن ینی ئەمەی لە بەداخەوە دەڵم خۆش ئشارەتت پێدا ینی ئاستی هوشیاری نەک لە عێراق لە هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو پێویست نییە ئەمە لبنان لێمان نزیکە دەبینن لە لبنانیش هەمان شێوە ئەمە ماوەی چەندە ناتوانن سەرۆکوەزیرانێک 2000 ئەو سەرۆکوەزیرانەی کاندید کرا ئەمڕۆ خۆپیشاندەران چوونەتە سەر ماڵەکەی دەڵێن ئەمە ئەوەمان ناوێت لەبەرەوەی ئەوە بەڕەگە سووریە و ئەمە سەر بە وڵاتێکی ئیقلیمیە و نای وڵاتەکەش دێنین ینی ئەمە من پێم وایە ینی هەم ئەوەی لبنانیش هەم ئەوەی عێراقیش بە تەسەوری من ئەمریکا دەوری تێدا هەیە یعنی دەیەوێت دەستی ئەو لایەنانەی کە لە لبنان لە عێراقدا هەیە دەستیان کورت کاتەوە ینی زیاتر شتەکان بۆ عێراقیەکان بۆ لبنانیەکان خۆیان جێبێریتن جا ئەمە بە تەئکید سەرکەوتووە بێ لەمەدا ئەو لایەنەی ئیقلیمیانەش بە حسابی خۆیان وەڵاهی من پێم وایە ینی بە نەتیجە ئەمریکا دەوری هەیە لە مەنتیقەکە بە تەئکید ئەگەر چی ئەم سیاسەتی ئەم دوایەشی ترامپ سیاسەتێکی جیاواز بوو ینی بەرز و نزمی لە ڕۆژێکە دوو وتار ڕێی ئەو جیاواز بوو لەگەڵ کۆنگریس و لەگەر عمومی ئەمریکا بەڵام زیاتر سەرۆکی وڵاتەکە زۆر گرنگ نییە ینی دایمە سیاسەتی ئەمریکا سیاسەتی گشتەکەیە ینی هەم کۆنگریس و هەم پەرلەمانەکەی و هەم وەزارەتی خارجی ئەوانە پێم وایە تا ڕادەیەک دەتوانێت ینی نەک 100% بەڵام تا ڕادەیەک من پێم وایە بتوانێت دەور ببینێتن ینی لەو کاریگەریانە کەم بکاتەوە من پێم وایە کەمیشی کردوتەوە. بەڕێز ئارام زۆر جار باز لەوە دەکرێت کە دەبوو پەرلەمانی وەکو حکوومەت حل بکرایە بەڕای تۆ حلکردنی پەرلەمانی وەکو حکوومەت دۆخەکەی چارەسەر دەکرد یاخود ئاڵۆستر؟ کاگیرسب لەو حالەتەدا ئەگەر ئەوە بکرێ هیچ ڕێگایشی تر نییە ینی ئەگەر خۆسا سەرۆکوەزیران استیقالەی داوە بەڵام بەردەوامە لە کارەکەی سەرۆک کۆماری شەیە و پەرلەمانی شەیە پەرلەمانی هەڵوەشێتەوە واتە هەڵبژاردننی پێشوەختە خۆ دەبێت هەڵبژاردننی پێشوەختە بکرێت بەڵێ کاربەڕێکەر ئازانم ینی ڕاستە کاربەڕێکەر ناتوانانی هەموو شتێک بکە بەڵام ینی ئیشوکاری ڕۆژانەی وەزارەتەکان دەڕوا بڕێەوە و لە لایەشتریشەوە ئەوەی وەکو باسم کرد سەرۆک کۆمار ئەوە ئەوش دەستگایەکی گرنگی ئەو دەوڵەتەیە ینی ئەویش کاری خۆی دەکاتن و پەرلەمانیش کاری خۆی کردووە یعنی ئەگە پەرلەمانی شەڕۆشێتەوە خۆ باشە ئیش لەسەوە بکرێ هەڵبژاردننی پێشوەختە بکرێ ئەنی ئەو داوای شەقامیش دەیکاتن هەڵبژاردننی پێشوەختە بکرێ لە هەڵبژاردننی داهاتوودا بە ئەو خەڵکانەی دەیانەوێ هەڵبژێرن ئەگەر چی ئەمە خۆی لە خۆیدا ئەمە نابێ نەبووە بە 2 ساڵ خۆ من ساڵ و نیوە کە هەڵبژاردن کراوە باشە ئەم کوتلانەی ئەم حیزبانەی کە هەڵبژێردراون ئەم سەرکردانی کە هەڵبژێردراون هەر خەڵکی ئەو شەقامە دەنجی داوەتێ
ینی ئەمەیە تۆزێک کێشەکە ینی وەکو کاک ئەتاش باسی کرد ئەمەی شەقام من لەگەڵیم ینی لایانی ئیزابی هەیە بەڵام لایانی سلبیش یەکزار زۆرە ینی ئەمەی ئەوان باسییانەکرد لەسەر مەسەلەی گەندەڵی و ینی بە پارەی 92 ساڵی تر ئەوەی خۆپیشاندەرانی زیانیان بە بینا و شارەکە گایاندووە بچینە بە بۆندە چاک نەبێتەوە ینی بەڵام لەگەر ئەوەشدا بچینە تا ڕادەیەک بەرپرسان و حزبە سیاسەکانیان تا ڕادەیەکی باش ترساند بێت لەوەی کە ینی هەموو خەڵکێک ئێستا ناتوانێت سەرۆکوەزیران هەر خۆیان داواین هەموو کەسێک داوای ناکە هەموو کەسێک داوای پۆست ناکات لە عێراقدا لەبەرەوەی دەزانی تووشی ڕق و چینەی جەماوەرەکەی دەبێتەوە بۆیە من ئەگەر لە ماوەی 2 هەفتەی داهاتوودا نەگەنە ڕێکەوتنێکی لایەنە سیاسەکان وەکو باسم کرد باشترن ڕێگە چارە هەڵبژاردننی پێشوەختەیە هیچ ڕێگایەکی تر نبینی ئەگەر چی وەزی عراق بەوەش زۆر ئالۆزا وەکو ئەمڕۆ ئەندام پەرلەمانێک باسی کردیانی ئێستا لە زۆربەی شار و شارۆچکەکان و گەڕەکەکانی بەتایبەتی بەغدا یعنی چەکێکی بێشمال لە دەست خەڵکدا لە دەست جەماوەردا ینی بەڕاستی ئەمەش مەترسی ینی بەڕێز ئارام عەبدوڵڵا چاودێری سیاسی سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵماندا بووە وها بەڕێز عەتا عەبدوڵڵا چاودێری سیاسی سوپاس بۆ تۆش ئێوەش خواتان لەگەڵ.